من داران سلام و رحمت و مهربانی خوای پروردگار برشه بسر همو لایکمان دا خوای پروردگار برحم و بزی خوی بمان گیره لبند راستقینکانی خوی بێگومان هەر ساڵێک کە دەڕوا و نوێ دەبێتەوە لە تەمەنی ئێمە کەم دەبێتەوە و لە تەمەنی ئێمە دەڕوات بۆیە لە هەر سەری ساڵێک پێویستە ئینسان بە خۆی دابچێتەوە و بەکردەوەکانی خۆی دابچێتەوە ئەگەر چاکەیەکی کرد بێ سوپاسی خوای پەروەردگاری لەسەر بکات ئەگەر خراپەیەکیشی کرد بێت بە خۆی دابچێتەوە و تۆبە و پەشیمانی دەرببڕێت و هەوڵدا هەڵە و کەم و کوڕیەکانی خۆی چاک کات بۆیە ئەو مانگەیە کە سەرەتای مانگی محەڕەمە سەرەتای ساڵێکی هیجری و کۆچیە کە لەوەوە دەست پێ دەکات پێغەمبەر صلی الله علیه وسلم لە مەککەوە لەگەڵ هاوڵانیدا کۆچ دەکات بەرەو مەدینە ئەنجا ئەو کۆچەیە بەسەرهاتی زۆری تێدان دەرس و پەندی زۆری تێدان پێویستە ئێمە ئەوڕۆ لە خۆمان بپرسین دەرس و پەندەکانی ئەو کۆچە چین بۆ ئێمە پێغەمبەر بۆ کۆچی کردووە صلی الله علیه وسلم بۆچی لە مەککە نامێنێتەوە و دەچێتە مەدینە چیرۆک و بەسەرهاتەکەی باز ناکەین چونکە زۆر گوێمان لێ بووە بەڵام بە کورتی هەندێک لە دەرس و پەندەکانی کۆچی پێغەمبەر و هاوڵان صلی الله علیه وسلم باز دەکەین کە لە مەککەوە کۆچیان کردووە بەرەو مەدینە یەکەم لەو دەرس و پەندانەی کە ئێمە لە کۆچ فێری دەبین و وەری دەگرین بریتیە لەوە کە فێر دەبین ئیسلام پێویستی بە قوربانیدانە پێویستی بە هەوڵ و تێکۆشانی موسڵمانانە فێر دەبین کە ئینسانی ئیماندار بیر و باوەڕ و عەقیدەکەی لەلا لە هەموو شتێک گەورەترە لە ماڵ و سامان و مەسلەحەتەکەی گەورەترە فێر دەبین کە ئینسانی موسڵمان دەبێت لە پێناوی مەبدە و بیر و باوەڕەکەی خۆی دابژێت تەماشاکەن پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆچی لە مەککە نامێنێتەوە و دەچێت بەرەو مەدینە بۆچی دەیەوێت بچێت لە مەدینە کۆمەڵگایەکی موسڵمان و دەوڵەتێکی ئیسلامی دروستکات کە بە پێی شەریعەت موسڵمانان ژیانیان بەڕێوە بچێت بۆیە لە کاتی کۆچدا پێغەمبەر صلی الله علیه وسلم لا دەکاتەوە بەلای مەککەدا و دەفەرمێت واللهی ئەی مەککە ئەتۆ چاکترین ئەرزی خوای پەروەردگاری لەلای من و خۆشەویستترین ئەرزی خوای پەروەردگاری لەلای من ئەگەر قەومەکەم ناچاریان نەکرد بام دەریان نەکرد بام بەڕاستی ئەتۆم بەجێ نەدەهێشتی ئەوە پێمان دەڵێ کە پێغەمبەر صلی الله علیه وسلم و هەموو ئینسانێک وڵات و مەملەکەت و شوێنی خۆی لەلا خۆشەویستە بەڵام پێغەمبەر لە پێناوی ئیسلامدا لە پێناوی خوای پەروەردگاردا لە پێناوی بیر و باوەڕەکەیدا لە پێناوی ئەو دینەدا کە لە مەککە بۆی ناگونجێت وەکو پێویست دەوڵەت دروستکا و حکمە شەرعیەکان بەڕێوە بەرێت دەچێت بەرەو مەدینە لەگەڵ هاوڵانیدا ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردگاریان لەسەر بێت بۆیە موسڵمانانیش زۆر ئەزیەت و ئازار دەدران لە کاتی کۆچدا بەڵام هەمویان مەدینە و شاری پێغەمبەر و لای پێغەمبەریان هەڵدەبژار وازیان لە هەموو مەسلەحەتێکی دنیا دەهێنا ئەوە پێمان دەڵێت بەڕاستی ئیسلامیش پێویستی بە هەوڵ و کۆششی موسڵمانانە پێویستی بە سەرخستنی موسڵمانانە و پێویستی بە قوربانیدانی ئینسانی ئیماندارە وەکو پێغەمبەر صلی الله علیه وسلم لەگەڵ هاوڵاندا قوربانیان داوەتا وەکو ئەو دینیان سەرخستووە ئومو سەلەمە بۆمان دەگەڕێتەوە دەفەرمێ هاوسەرەکەم ئەبوو سەلەمە کاتێک کە ویستی کۆچ کات حۆشترێکمان هەبوو حۆشترەکەی بۆ هێنام ئەمنی سوار کرد لەسەر حۆشترەکەم و پێشم کەوت بۆ ئەوەی بچین بۆ مەدینە و کۆچکین بۆ لای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆیە دەڵێ لە ڕێگادا خزمەکانم تووشم بوون گوتیان بەخوا نایەڵین ئەو خزمەی ئێمە و ئەو ئافرەتە ببات ئەگەر بۆ خۆی دەچێت با بچێت بەڵام بەخوا نایەڵین ئەو ئافرەتەی ئێمە لەگەڵ خۆیدا ببات بۆیە ئومو سەلەمە دەڵێ ئەمنیان جیا کردمەوە لە هاوسەرەکەم بەڵام هاوسەرەکەم پەشیمان نەبەوە بە تەنیا ڕۆیشت بە لەولای پێغەمبەر صلی الله علیه وسلم هاتە مەشاکەن بەڕێزان ئەوە قوربانیدانە
ئەوە هەوڵ و کۆششە لە کاتێکدا خێزانەکەی لێدەسەنەوە بەڵام ئامادە نییە واز لە لای پێغەمبەری خوا بێنێ صلی الله عليه وسلم. ئەوە پێمان دەڵێ ئینسان دەبێ بەڕاستی قوربانی بدا لە پێناوی سەرخستنی دیندا. ئەنجا سوهەیبی ڕۆمی لە کاتێکدا کە کۆچی دەکرد بۆ مەدینە کافرەکان ڕێیان پێگرت، بەڵام وازی لە ماڵ و سامانەکەی هێنا، گوتی ماڵ و سامانەکەم هەموو بۆ ئێوە بێ لە مەککە، تەنها ئەوە بێ کە ڕێگەم بدەن کۆچکەم بۆ لای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. ئەوە قوربانیدانە لە پێناوی دیندا برام. ئەوان ماڵەکەیان دەدا بۆ ئەوەی ئیمانەکەیان سەلامەت بێت. بە ئێمەش ئەوڕۆ پرسیار لە خۆمان بکەین و خۆمان حیساب بکەین لەکوێی ئەو بابەتەداین. بۆیە کاتێک کە گەیشتە مەدینە سوهەیب پێغەمبەر صلی الله عليه وسلم کە ئایەتی لەسەر دابەزی بوو فەرمووی بەڕاستی مامەڵەکەت قازانجی کرد، بەڕاستی ئەی سوهەیب قازانجت کرد کە ئیمانەکەت دەرباز کرد و ماڵەکەت کردە فیدیەی ئیمانەکەت. ئەوە پێمان دەڵێ بەڕاستی لە کۆچدا وەکو چۆن پێغەمبەر و هاوڵان صلی الله عليه وسلم هەوڵیاندا و هەروەها قوربانیاندا لە پێناوی سەرخستنی ئەو دینە، بەڕاستی ئێمەش دەبێ خۆمان حیسێب بکەین، دەبێ ماندووبی، دەبێ قوربانی بدەی لە پێناوی سەرخستنی دیندا برام. ئەو ڕۆئی وا هەیە مسلمانە لە مزگەوتە بەڵام بڕوای بەو قەزیە نییە، بڕوای بەوە نییە کە پێغەمبەر کردوێتی صلی الله عليه وسلم، یان ئەوە تا بە واقعی نایکات. ئەها ئەوان چۆن هەوڵیاندا بۆ سەرخستنی دین، ئەوە یەکێکە لە دەرس و پەندەکانی کۆچی پێغەمبەر صلی الله عليه وسلم. ئەنجا دووهەم لە دەرس و پەندەکانی کۆچ بۆ ئێمە ئەوەیە کە دەبێ بەڕاستی مسلمانان ئیسلام سەرخەن وەکو چۆن پێغەمبەر و هاوڵان ئیسلامیان سەرخست، دەستیان بە هۆکارەکانەوە گرت، خۆیان ماندوو کرد، قوربانیاندا تاوەکو ئەو دینەیان سەرخست. بەڕاستی پێمان دەڵێ ئەوەش دەبێ ئێمەش بە هەمان شێواز ئەگەر بە تەمای سەرکەوتن بین دەبێ هەوڵ دەین و دەست بە هۆکارەکانەوە بگرین. خوای پەروەردگار دەیتوانی وەکو چۆن لە شەوی ئیسرا و میعراجدا بوڕاقێکی بۆ هێنا سواری کرد لە یەک شەودا، لە بەشێکی کەمی شەودا بردی هەر حەوت ئاسمانەکان، ئەوەی بۆ بێنێ دەیتوانی یەکسەر بیباتە مەدینە. بەڵام پێغەمبەر دەست بە هۆکارەکانەوە دەگرێت بۆ ئەوەی ئێمەش فێر بین بۆ سەرخستنی ئەو دینە پێویستمان بە دەستگرتن بە هۆکارەکانەوەیە برام. بۆیە خوای پەروەردگار دەفەرمێت وأعدوا لهم ما استطعتم من قوة، ئامادەکەن، خۆتان ئامادەکەن و هەروەها ئامادەیکەن لە هێز و قووەت، لە هێز و قووەتی ئیمانی، لە هێز و قووەتی دنیایی و ئەسبابی دنیایی خۆتان ئامادەکەن، ئێوەش ئامادەیکەن بۆ ئەوەی کە دینەکەتان سەرخەن. تەماشاکەن خوای گەورە دەفەرمێ هو الذي أرسل رسوله بالهدى، خوای پەروەردگار ئەو پێغەمبەرەی ناردووە هیدایەت و ڕێنمونی پێ بۆ خەڵک، ئەو دینە ڕێنمونیە بۆ ئینسان. ئەنجا ودین الحق و بەرنامەیەکی ڕاست و دروستی پێیە کە دەتوانێت دەوڵەتی پێ بەڕێوە ببرێت، ژیانی خەڵکی پێ بەڕێوە ببرێت، ئینسان بەختەوەری دنیا و قیامەت کات. جا خوای پەروەردگار حکمەتەکەیمان، عیلەتەکەمان بۆ ڕوون دەکاتەوە بۆچی ئەو پێغەمبەرەی ناردووە، بۆچی ئەو دینەی ناردووە، ليظهره على الدين كله، بۆ ئەوەی ئەو دینە سەرخەن بەسەر هەموو دینەکاندا. جا کێ سەری خات؟ ئایا دین بەخۆ سەر دەکەوێت؟ ئایا دین هەر بە دوعای مزگەوتێ سەر دەکەوێت؟ پێغەمبەر هەر ئەوەی کردووە؟ یان پێغەمبەر هەوڵی دا و قوربانی دا و یان پێغەمبەر هۆکارەکانی بەدەستەوە گرت تاوەکو ئەو دینەی سەرخست؟ یان هاوڵانی پێغەمبەر صلی الله عليه وسلم شەو و ڕۆژ لە خزمەتی دیندا بوون تاوەکو دینەکەیان سەرخست برام؟ ئەوە پێمان دەڵێ ئێمەش ئەگەر بە تەمای سەرکەوتن بین، بەڕاستی پێغەمبەر هەر دانەنیشتووە لە مەککە دوعا بکات. ئەگەر هەر بە دوعا بوایە پێغەمبەر بەس دوعای دەکرد لە مەککەدا کە شوێنێکی پیرۆزە و پێغەمبەر چاکترین و بەرزترین کەسە لە لای خوای پەروەردگار، ئەگەر بە دوعا ئەو دینە سەرکەوت پایە پێغەمبەر دادەنیشت و بەس دوعای دەکرد. بەڵام دوعاکردن لە کاتی کارکردندایە برام. ئەو ڕۆئی وا هەیە تەنانەت جارێک بە زمانیش بە دوعایەکیش ناڵێ خوای گیان دین سەرخەی و مسلمانان سەرخەی. دەی برام ئێمەش کە بە تەمای سەرکەوتن بین ئەو دینە پێویستی بەوە هەیە خوا بۆیە ناردوێتی تاوەکو ئێمە دیفاعی لێ بکەین، سەری خەین. وەکو خوای پەروەردگار دەفەرمێ بە نەسی ئایەت ليظهره على الدين كله، بۆ ئەوە ئەو دینەم ناردووە تاوەکو ئێوە سەری بخەن بەسەر هەموو دینەکاندا، ئێوە ئیسلام سەرخەن وەکو پێغەمبەر و هاوڵان
ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردگاریان لێبێت ئەو دینەیان سەرخست. ئەوەش یەکێکی دیکەیە لە دەرس و پەندەکانی کۆچ. سێهەم لە دەرس و پەندەکانی کۆچی پێغەمبەر و هاوڵان صلی الله عليه وسلم ئەوە فێر دەبین، دەرس و پەندی ئەوەی تێدایە کە ئێمە دەور و ڕۆڵ و کاریگەری گەنجان لەو کۆچەیەدا دەبینین و فێر دەبین و پەیامێکە بۆ ئێمە، بۆ هەموو گەنجێک کە هەر شۆڕشێک، هەر خەباتێک، هەر سەرخستنێک کە پێغەمبەران هاتوون لە ڕاستیدا گەنجان دەورێکی کاریگەریان هەبووە. هەموو کاتێک وایە ئینسانی گەنج چاکتر، حەماسەتی زیاترە، قووەتی زیاترە، باشتر دەتوانێت هەر شتێک کە بیەوێ بیکات. لەبەرەوە عەبدوڵڵای کوڕی ئەبوو بەکر کە گەنجێک بوو ئەو کاتەیە، پێغەمبەر صلی الله عليه وسلم لەگەڵ ئیمامی ئەبوو بەکر کە 3 شەودا لە ئەشکەوت دەمێننەوە هەواڵی دەبرد بۆ پێغەمبەر و بۆ ئەبوو بەکر. ئەسمائی کچی ئەبوو بەکر خواردنی دەبرد بۆ پێغەمبەر و ئەبوو بەکر. ئیمامی عەلی کە ئەو کاتەیە گەنجێک بوو لە ناو جێگای پێغەمبەردا خەوتو بوو صلی الله عليه وسلم بۆ ئەوەی کافرەکان هەست نەکەن کە پێغەمبەر کۆچی کردووە و بۆ ئەوەی ئەو سپاردانەی کە لە لای پێغەمبەر هەنە ئی کافرەکانن پێغەمبەر نەیبرد لەگەڵ خۆیدا بیان خوات بیان بات بڵێ قەیسی دەکە جەماڵی کافرە کوڕە مشکیلە نییە. ئیمامی عەلی لە شوێنی خۆی دادەنێت بۆ ئەوەی ئەگەر مەترسیەک هەبێت پێغەمبەر ئامۆزاکەی خۆی لە شوێنی خۆی دادەنێت، ئەگەر مەترسیەک هەبێ خزمێکی خۆی لە شوێنی دابنێت، نەک بۆ خۆی بڕوا و خەڵک بخاتە مەترسیەوە. ئەوەش دەرس و پەندێکی زۆر گرنگە بەڕێزان. بۆیە ئیمامی عەلی گەنجێک بوو لە جێگای پێغەمبەردا خەوت بۆ ئەوەی کافرەکان هەز نەکەن و بۆ ئەوەی ئەو سپاردانەی کە لە لای پێغەمبەرن صلی الله عليه وسلم بیان داتەوە خاوەنەکەیان. جا تەماشای ئینسانی بێباوەڕکە لە هەر سەردەمێکدا، تەماشای هەڵوێستەکانیان کە هەمووی دش بە یەکە، بڕوایان بە پێغەمبەر نەبوو، هەوڵیان دەدا پێغەمبەر بکوژن صلی الله عليه وسلم، پیلانیان دەگێڕا، چەند گەنجێکیان ناردن بۆ ئەوەی پێغەمبەر بکوژن، بۆ ئەوەی لە ناوی بەرن، بڕوایان پێی نەبوو، بە شێتیان دەدا قەڵەم، بە ساحیریان دەدا قەڵەم، بەڵام لە هەمان کاتیشدا دەیانزانی کە لەو موحەممەدە ئەمینتر نییە، ماڵەکانیان لە لای موحەممەد دادەنا بەڵام لە لای هاوڵەکانی خۆی دایان نەدەنا. تەماشاکەن بەڕێزان، ئەو ڕۆژ ئەو نمونانە زۆرن. ئینسانی وا هەیە هەموو هەڵوێستەکانی دش بە یەکن، تەماشاکە بڕوای بە کەسێک نییە بەڵام دەزانێت لە هەموو کەس ئەمینترە. بۆیە ئەو بێباوەڕانە بڕوایان بەو پێغەمبەرە نەدەکرد کە دەشیان زانی ڕاستە، بەڵام ماڵ و سامانەکانیشان لە لای ئەو پێغەمبەرە دادەنا چونکە دەیانزانی لە هەموو کەسێک ئەمینترە. ئایا ئەوە دش بەیەک نییە؟ ئەگەر بڕوات پێی نییە بۆ بە ئەمینی دەزانی؟ ئەی ئەگەر بە ئەمینی دەزانی بۆ بڕوای پێ ناکەی؟ بۆ ناڵی کاکە هەر ئەتۆش یاوی ئەوەی کە لە ڕاستیدا حاڵ و وەزع و ژیان و گوزەرانی خەڵک و موسڵمانان بەڕێوەبەری برام. بۆیە بەڕاستی یەکێک لەو گەنجانەی کە لە ڕۆژی قیامەتدا لە ژێر سایەی سێبەری خوای پەروەردگاردا حەشر دەکرێت، یەکێک لەو حەوت تاقمانە بریتیە لە گەنجێک کە لە عیبادەتی خوای پەروەردگاردا ژیانی خۆی بەسەر دەبات. 7 يظلهم الله في ظله يوم لا ظل إلا ظله. حوت تاقم هل لروجي قيامتي دا پیغمبر دا فرموید خوای پەروەردگار لە ژێر سێبەری تایبەتی خۆی دا حەشریان دەکات، ناخۆشی و ناڕەحەتی و گەرمای دەشتی مەحشەر نایانگرێتەوە. یەکێک لەوانە شاب نەشەئە فی عیبادەتی الله، گەنجێکە کە تەمەنی خۆی لە خزمەتی عیبادەتی خودای پەروەردگاردا بەسەر دەبات. چاکترین عیبادەتیش ئەوەیە کە ئینسان ئیسلام سەرخات و لە خزمەتی دینی خوای پەروەردگاردا بێت برام. دەی ئەوە پەیامێکە بۆ ئەوەی ئێمەش لە خۆمان بپرسین، هەموو گەنجێک لە خۆی بپرسێت ئایا چیمان کردووە بۆ سەرخستنی ئەو دینە؟ ئەو گەنجانە لە سەردەمی پێغەمبەردا ئیسلامیان سەرخست و پێغەمبەریان سەرخست صلی الله عليه وسلم. ئەی ئێمە ئەو ڕۆوەک و گەنجێک چیمان کردووە بۆ دینەکەمان و هەروەها بۆ سەرخستنی دینەکەمان برام. مصعبی کوڕی عومەیر یەکێک بوو لە مەککە لە گەنجە هەرە جوانەکان، گەنجێکی زۆر دیمەن جوان بوو، دایکی ماڵ و سامانێکی زۆری خست بۆ بەردەستی. ئەوەندە بۆنی خۆشی لە خۆی دەدا لە هەر کۆڵانێکەوە ڕۆیشت باە دەیانزانی مصعبی کوڕی عومەیر لێرەوە ڕۆیشتووە چونکە بۆنی خۆشی هەموو ئەو کۆڵانەیە دەگرتەوە. سبحان الله، گەنجێکی زۆر جوان بوو. کاتێک کە موسڵمان بوو
کۆچی کرد بۆ حەبەشە دوایی پێغەمبەر صلی الله علیه وسلم دەینێرێت بۆ مەدینە بۆ ئەوەی کە بانگەواز بکە ئەو گەنجەیە لە پێناوی خوای پەروەردگاردا. جا دەفەرمێ هیچ ماڵێک نەبوو لە مەدینە کە موسعەبی کوڕی عومەیر ئەو گەنجە جوانەیە موسڵمان بوو، دایکی ماڵ و سامانەکەی لێسەندەوە بەڵام وازی نەهێنا، ماڵ نەمابوو کە بانگەوازی خوای پەروەردگاری نەگەیەنی تێ لە ناو مەدینەدا. بۆیە خوای پەروەردگار لە جەنگی ئوحوددا شەهیدی کردە قسمەتی ئەو گەنجەیە. تەماشاکەن بەرام ئینسان ئەگەر لە پێناوی دینی خوای گەورەدا هەوڵدا دینی خوای گەورە سەرخات، خوای پەروەردگاری چۆن ئەو کەسە سەر دەخات و پایداری دەکات. برام ئەنەسی کوڕی مالیک کە پێغەمبەر هاتە مەدینە تەمەنی 10 ساڵ بوو. دایکی ئەنەسی هێنا بۆ خزمەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم، گوتی ئەی پێغەمبەری خوا، ئەوە ئەنەسە با لە خزمەتی جەنابەت دابێت و خزمەتی جەنابەت بکات، دوعای بۆ بکە و لە خوای پەروەردگار بۆی بپاڕێەوە. پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی اللهم أكثر ماله وولده، یا ربی خوای پەروەردگار ماڵ و سامان و منداڵی ئەنەس زیاد بکات. پێغەمبەر دوعای بۆ کات صلی الله علیه وسلم. بۆیە تاوەکو پێغەمبەر دەمرێت ئەو گەنجەیە کە لە 10 ساڵیەوە تا تەمەنی 20 ساڵی 10 ساڵ لە خزمەتی پێغەمبەردا دەبێ و خزمەتی پێغەمبەر دەکات صلی الله علیه وسلم. دوای ئەوەی کە پێغەمبەر دەمرێت هەر لە خزمەتی ئەو دینەدا دەبێت و خزمەتی ئەو دینە دەکا هەتاوەکو دەمرێت. بۆیە دوعای پێغەمبەری بۆ گیرا دەبێت برام خزمەتی دین کە واللهی خوای گەورە پایەدارت دەکات لە دنیا و لە قیامەتدا. ئەنەس 103 ساڵ تەمەنی بووە پێغەمبەر صلی الله علیه وسلم دوعای بۆ کرد. دەفەرمێ واللهی ئەوەندە ماڵم زۆر بوو، ئەوەندە منداڵم زۆر بوو، منداڵەکانم و نەوەکانم لە تەمەنی خۆمدا لە 100 زیاتر بوو، حتا دەڵێن هەر لە تەمەنی خۆیدا پێش ئەوەی کە بمرێت 120 منداڵ و نەوەی لە پاش بەجێ مابوو لە کاتێکدا هێشتا کە خۆی هەر زیندوو بوو. دوعای پێغەمبەر برام صلی الله علیه وسلم دەفەرمێ واللهی ئەوەندە ماڵم زۆر بوو، بێستانێکم هەبوو لە بەسڕە کە دارمێو بوو ساڵی 2 جار میوەی دەدا. الله ئەکبەر، 2 جار. دوعای پێغەمبەر صلی الله علیه وسلم. هەمومان دەزانین کە دارمێ و باغ ساڵی 1 جار میوە دەدات. دەفەرمێ باغێکم هەبوو ماڵم ئەوەندە زۆر بوو لە بەسڕە ساڵی 2 جار میوەی دەدا. 2 جار. دوعای پێغەمبەر برام خزمەتی ئیسلام کە خوای گەورە پایدارت دەکات لە دنیا و لە قیامەتدا. ماڵێ ئەگەر وا بکەم ئاخر من هیچم پێ ناکرێت، ئاخر ئەگەر وا بکەم مەسلحەتی دنیام لەدەست دەچێت. برام هەموو شتێک لە لای خوای گەورەیە، واللهی خوای گەورە پایداری دنیا و قیامەتت دەکات. ئەشاکەن ئەصحاب الکەهف چەند گەنجێک بوون. خوای پەروەردگار دەفەرمێت إنهم فتية آمنوا بربهم وزدناهم هدى. ئەوانە چەند گەنجێک بوون ئیمانیان بۆ خوای گەورە هێنا، خوای پەروەردگاریش ڕێنمونی و هیدایەتی بۆ زیادکردن. ئەوان کۆشکەکانیان بەجێهێشت، ئەشکەوتێکیان هەڵبژارد بۆ ئەوەی کە ئیمانەکەیان سەلامەت بێت. خوای پەروەردگار ناوی بەرزکردنەوە تا ڕۆژی قیامەت، ناویان لە قورئاندا هاتووە، خوای پەروەردگار باسی کردوون. برام گەنج زۆر گرنگە کە خزمەتی ئاو دینەیە بکات. بۆیە یەکێک لە دەرس و پەندەهەرە گرنگەکان کە بۆمان دەردەکەوێ ڕۆڵ و دەوری گەنجە لە سەرخستنی ئەو دینەدا لە کۆچی پێغەمبەر صلی الله علیه وسلم. بەڵێ دەنگ و باسی ئەوانەمان بیست و چەندانی دیکەش لە گەنجان ئەو دینەیان سەرخست. ئێمەش پێویستە ئەوڕۆ پرسیار لە خۆمان کەین لەکوێی ئەو بابەتە داین. ئایا ئێمە چیمان کردووە بۆ دینەکەمان؟ تا چەندە خەمی دینەکەمانە؟ تا چەندە خەمی سەرخستنی دینەکەمانە؟ برام چۆن هاوڵانی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەو دینەیان سەرخست. ئێمەش کە موسڵمانین پرسیار لە خۆمان کەین چیمان کردووە بۆ دینەکەمان. ئەگەر بەیانی بمرین چینەوە بەردەمی خوای پەروەردگار، خوای پەروەردگار پێمان بڵێ تەنانەت بە قسەیەکی جارێک دیفاعت لە دینەکەی من کرد، ئەی بۆ ئامادە بووی لە مەسلحەتی خۆت دیفاعکەی، ئەی بۆ لەسەر مەسلحەتی خۆت بە جواب دەهاتی، بەڵام جارێک دیفاعکت لە دینەکە نەکرد. دەیبران چ وەڵامی خوای پەروەردگار دەدەینەوە؟ بە ئێمەش وەکو چۆن هاوڵانی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەو دینەیان سەرخست، ئێمەش هەوڵ دەین ئەگەر بە قسەیەکیش بێت ئەو دینە سەرخەین و دیفاع لەو دینە بکەین. خوای پەروەردگار پایەدار و سەرفرازی دنیا و قیامەتمان دەکات. برام اینجا چوارەم و کۆتا هەمین لە دەرس و پەندەکانی هیجرەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەوە فێر دەبین کە پێویستە لە مانا و مەبەستەکانی هیجرەت حاڵی بین.
لە ماناو مەبەستەکانی کۆچ تێبگەین و جۆرەکانی کۆچ بزانین. یەکێک لە معناکانی کۆچ بریتیە لە کۆچکردن بەرەو سایەی ڕەحمەتی خوای پەروەردگار، بریتیە لە دەست هەڵگرتن لە تاوان و گوناه، بریتیە لە ڕووکردنە خوای پەروەردگار بە بەڵگەی چی؟ بە بەڵگەی ئەوەی پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم والمهاجر من هجر ما نهى الله عنه. پێغەمبەری خوای دەفەرمێت مهاجر کۆچەر ئەو کەسەیە کە واز لەوە دێنێ کە خوای پەروەردگار نەهی لێ کردووە. یان دەفەرمێ والمهاجر من هجر الخطايا والذنوب، مهاجر ئەو کەسەیە کە واز لە گوناه و لە تاوان دێنێت، دەست لە گوناه و تاوان هەڵدەگرێت، ئەو کەسە مهاجرە بۆ لای خوای پەروەردگار برام. ئەوڕۆ ئێمە ئەوەمان پێدەکرێت کە ڕوو بکەینە سایە و ڕەحمی خوای پەروەردگار، کە ڕوو بکەینە بەزەیی و ڕەحمی خوای پەروەردگار، بگەڕینەوە بۆ لای خوای پەروەردگار، واز لە گوناه و تاوان بێنین، گوناه و تاوان بەجێ بێڵین، دڵ و دەرونی خۆمان پاکەینەوە و ڕووکەینە خوای پەروەردگار برام. بۆیە لە معناکانی هیجرەت بریتیە لە دەست هەڵگرتن لە شوێنە خراپەکان، بریتیە لە دەست هەڵگرتن لە کەسە خراپەکان، بریتیە لە دەست هەڵگرتن لە بەرنامە خراپەکان، و بریتیە لە دەست هەڵگرتن لە زاڵم و ستەمکار و دوورکەوتنەوە لە زاڵم و ستەمکار برام. ئینسانی وهەیە دەنووسێ کاکە سەری ساڵی هیجریتان پیرۆز بێت، لە فەیسبووکەکەی دەنووسێت سەری ساڵی هیجریتان پیرۆز بێت، بەڵام هیجرەت ناکا لە گوناه و تاوان، بەڵام دەست هەڵناگرێت لە گوناه و تاوان. بزانە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم والمهاجر من هجر الخطايا والذنوب، مهاجر ئەو کەسەیە دەست لە گوناه و تاوان هەڵدەگرێت. دەی برام ئەتۆش ئەگەر دەنووسی سەری ساڵتان پیرۆز بێ زۆر باشە، بەڵام هێشتا کە دەست لە گوناه و تاوان هەڵناگری، کە دەست لە شوێنی خراپ هەڵناگری، کە دەست لە معاملەی حەرام هەڵناگری، کە دەست لە پیاوی زاڵم و ستەمکار بەرنادەی، دەی برام ئەوە مانای کۆچکردن نییە بۆ لای خوای پەروەردگار برام. بۆیە ئینسان ڕوو بکاتە خوای پەروەردگار وەکو شاعیر گوتوویەتی ئیلاهی عەبدوکە العاصی ئەتاکە، ئەی پەروەردگارە من بەندەیەکی تاوانباری تۆم، هاتووم بۆ لای تۆ مقڕا بالذنوب وقد دعاکە، دان دەنێم بە گوناه و تاوانەکانمدا و دەپاڕێمەوە و دوعا دەکەم و داوا لە تۆ دەکەم ئەی خوای پەروەردگار. فإن تغفر فأنت لذاك أهل، ئەگەر ئەتۆ لێم خۆش بی بەڕاستی هەر ئەتۆ شیاوی ئەوەی کە لە گوناه خۆش بی، وإن تطرد فمن نرجو سواکە، ئەدی ئەگەر ئەتۆ دوورم خەیەوە و لێم خۆش نەبی، بێجگە لە تۆ هیچ کەسێکی دیکە نییە کە لە گوناه خۆش بێت. بۆیە بەڕاستی یەکێک لە دەرسە هەرە گرنگەکانی کۆچ ئەوەیە کە ئینسان کۆچ کات لە گوناه و تاوان، واز بێنێ لە گوناه و تاوان، واز بێنێ لە معاملەی حەرام، واز بێنێ لە شوێنی خراپ، واز بێنێ لە ئینسانی خراپ، واز بێنێ لە ئینسانی بێدین، لەو کەسانەی کە هەر ڕۆژێ پارچەیەک لەو دینەی دەکەنەوە، هەر ڕۆژێ شتێک لەو دینەی دەکەنەوە، بڕوایان بە دینی تۆ نییە، بڕوایان بە نوێژ و مزگەوتی تۆ نییە. واز لەو کەسانە بێنە برام، ئەوە هیجرەتە بۆ لای خوای پەروەردگار. واز لە گوناه و تاوان بێنە، واز لە معاملە و کڕین و فرۆشتنی حەرام بێنە. ئەوە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم یەکێکە لەو مانایانە و لەو نەوعانەی هیجرەت کە پێویستە هەموو ئینسانێکی ئیماندار ئەوەی پێدەکرێت وە لەسەریەتی کە بەڕاستی ڕوو بکاتە خوای پەروەردگار و گوناه و تاوان بەجێ بێڵێت. بۆیە لە دەرەنجامی کۆتاییدا پێویستە سەیری گەورەی و پاداشتی هیجرەت و تێکۆشان کەین لە پێناوی خوای پەروەردگاردا. بزانە برام پاداشتی هیجرەتکردن، پاداشتی ئیمان و ئیسلامەتی و پاداشت و سەرئەنجامی تێکۆشان لە پێناوی دینی خوای پەروەردگاردا چییە؟ با گوێ لەو ئاەتە بگرین برام، با گوێ لە کەلامی خوای گەورە بگرین. هیچ کەلامێک ڕاستتر و چاکتر نییە لە کەلامی خوای پەروەردگار. خوای گەورە دەفەرمێت الذین ئامنوا، ئەو کەسانەی کە ئیمانیان هێناوە، ئیمانیان بە خوای پەروەردگار و بە هەرچی کە لەسەریان پێویستە ئیمانیان پێیان هێناوە، و هەروەها وهاجروا، هیجرەتیان کردووە بۆ لای خوای پەروەردگار، وازیان لە شوێنی خراپ هێناوە، وازیان لە گوناه و تاوان هێناوە ئەو کەسانە، و هەروەها وجاهدوا في سبيل الله بأموالهم وأنفسهم، لە پێناوی دینی خوای پەروەردگاردا بە ماڵ و سامان و نەفسیان تێدەکۆشن بۆ سەرخستنی دین،
خوای گەورە دەفەرمێ ئەعظەم دەرەجەتەن عند الله، پاداشتیان پلەیان لە لای خوای پەروەردگار زۆر گەورەیە برام. وأولئك هم الفائزون، وأو كسانە لە کەسانی سەرفرازن. ناتەوێت سەرفراز بی، دەیبرام ئیمانێکی ڕاستەقینە بێنە، دەیبرام هیجرەت کە بۆ سایە و ڕەحمی خوای گەورە، دەیبرام تێبکۆشە لە پێناوی خوای پەروەردگاردا. خوای گەورە دەفەرمێ ئەو جۆرە کەسانە سەرفراز دەبن، خوای گەورە بمانگێڕێ لەو جۆرە کەسانە. جا دەفەرمێ یوبەشیڕهم رەبهم بڕەحمەت منه، ئەو کەسانە خوای گەورە موژدەی چیان پێدەدات؟ موژدەی ڕەحمەتێک لەلایەن خۆیەوە، وەریضوان، و موژدەی ڕەزامەندی خوای پەروەردگار کە لە هەموو شتێک گەورەترە، خوای گەورە لێمان ڕازی بێت. وجنات، ومجدي بهشتانك خوشي وناز نعمتك لهم فيها نعيم مقيم، خوشي وناز نعمتكاني حتى يتداد من يوا قد جارك ديك لنادر وبرام خالدين فيها أبدا، إنسان حتى يتداد من يتوا إن الله عنده أجر عظيم. أي مسلمان، أي جنجي بريز، بزانە خوای گەورە دەفەرمێ خوای گەورە پاداشتی گەورەی لەلایە، خوای پەروەردگار دنیا و قیامەتی لەلایە. ئەگەر دنیا و قیامەتت دەوێت، واللهی ڕووبکە خوای پەروەردگار، دیفاع لە دینی خوای پەروەردگار بکە، بە پێی شەریعەتی خوای گەورە بەڕێوە بچە، خوای پەروەردگار دنیا و قیامەتت پێدەدا و پاداشتێکی گەورەت پێدەدات. ئێمەش دوعا دەکەین و دەپاڕینەوە دەڵێن یا ڕەبی خوایە بۆ خاتری ناوە جوان و سیفەتە بەرزەکانی خۆت کەی، وامان لێ بکەی لەو کەسانە بین کە ڕوودەکەنە تۆ بە دڵێکی صاف و ساغ و سەلامەت، ئەتۆش لێیان وەردەگری و لێیان قبول دەکەی. یا ڕەبی خوایە گیان وامان لێ بکەی لەو کەسانە بین کە لە پێناوی تۆدا دەژین و لە پێناوی تۆدا دەمرین، لە پێناوی ئەو دینەی تۆدا دەژین، لە پێناوی بیر و باوەڕێکی ڕاستدا دەژین، هەر لەسەر ئەو دینە پیرۆزەش دەمرین، لەسەر ئەو دینەش لە ڕۆژی قیامەتدا خوایە گیان زیندومان کەیەوە. آمين آمين. أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم، وبعد أعوذ بالله من الشيطان الرجيم. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. اللهم آمين.